ڕۆژتان باش بینەرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد ڕوانگەی ئەکۆلۆژی یان ژینگە پارێزی چیە و چ پەیوەندیەکی بە پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگادا هەیە. نەبوون یان لاوازی ڕوانگەی ژینگە پارێزیان ئەکۆلۆژی چه ئاکامێکی بۆ کوردستان بەدواوە هەبووە. ئەی کێشە و گرفتەکانی ژینگە پارێزی لە کوردستان چین و ڕوانگەی ئەکۆلۆژی چۆن دەتوانێت ئەو کێشانە چارەسەر بکات. بەنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ ئەکۆلۆژی تایبەت بە ژینگە پارێزی تەرخان دەکەین. بەڕێز کاکا زۆزەند بەخێر بێت. زۆر سوپاس کاکە سیاوش. کاکا سۆزەند لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە ڕوانگەی ژینگە پارێزی ڕوانگەی ئەکۆلۆژی بۆ خۆی ڕوانگەیەکە لە ڕاستیدا کە ڕوانگەیەکی تایبەتی بۆ پرسە سیاسی کۆمەڵایەتی جوواکیەکان هەیە. بەگشتی لەوە دەست پێ بکەین کە ڕوانگەی ئەکۆلۆژی چییە؟ ڕوانگەیەکە کە بەڕاستی هەموو زیندەوەرەکان کە لە دەوروبەری خۆمانن بە ئاژەڵەوە بە ئادەمیزادەوە بە ڕوەکەوە و هەتا بەو وردە مێرولانەوە کە هەیە کە مینرال دروستەکرێت لە ژێر زەمیندا و سەرزەمین و زەرپۆش کە ئەڵەی ئۆزۆن. ئەمە هەموو لەم سەرزەمینەی ئێمەدا یەک دانە سیستەم هەیە کە ئەمە سیستمێکە ئەبێت بیرۆکەی ژینگە پارێزی کە پێوترێ ئەم سیستەمە ئیکۆلۆژیە کە بازنگەیەکە بە دەوری خۆیان ژیان دروستەکە سوڕانەوەی ژیان هەتا ئەکاتەوە بە مردنی گیان لەبەرەکە یاخو زیندەوەرەکە یاخو ڕووەکەکە ئەمە لە تەبیعەت و سروشتا هەمووی بەیەکەوە بەسراونەتەوە. ئەم پەیوەندیەکە بەیەکەوە دەبەسرێتەوە پێی ئەوترێ ئەمە سیستمێکی ئیکۆلۆژیە. ئەم سیستمە ئیکۆلۆژیە ئاگایی خەڵک بەم کێشەیەوانەیە لە زۆر جێگادا کەمە لە زۆر جێگادا زۆرە. باشە کاگاسۆ دەزانین کە هەموو پارتێکی سیاسی بۆ نمونە لە ڕۆژ ئاوا لە ئەوروپا لە ئەمریکا ئەوانیش مەسلەی ژینگەیان لە بەرنامەی خۆیاندا گونجاندووە. بەڵام پارتی ژینگە لە ڕاستیدا پارتێکە کە ڕوانگەیەکی تایبەتی ژینگەیی هەیە یانە ڕوانگەیەکی ئەکۆلۆژی هەیە بۆ هەموو پرسەکان نەتەنیا بۆ پرسی ژینگە بۆ پرسە سیاسی کۆمەڵایەتی جوواکیەکان بەگشتی. یانە ئەوەی کەس بڵین جەنابەت ئاماژەت پێ کرد بەڵام پێم باشە ورتر ئەو ڕوانگەی کە پارتێکی ژینگە بۆ هەموو پرسەکانی کۆمەڵگای هەیە چۆن پارتێکی ژینگە لە پارتەکانی دیکە جیا دەکاتەوە؟ من بە پێچەوانەی وتەکەی بەڕێستەوە تامان لەگەڵ ڕێزیشمدا ئەمریکا یەکێکە لەوانەیە کە زۆر ژینگە پیس دەکاتەوە یعنی بەرنامەجێکی کە هەبێت مەسلەی دووچەرخە یاخود پەیداکردنی ئەو خان و بەرانەی تەلارسازیی کە دەکرێت لە ئەمریکادا هەمووی پانتایی سەوزایی دروستکردن یاخود کێشەی ئۆتۆمبیل کە مەسافەیەکی زۆر لێ دەخورێ بنزین کە زۆر هەرزانە لە ئەمریکادا. من خۆم خوشکم مەسەن لە کەنەدا بۆ کە ڕۆشتوم زۆر جار ماشێنەکانیان پێ کردووە نیان کردوتە کارەباوانێک کە مەسەن پلەی گەرما و دەرەجەی حرارە دەگەر زۆر ساردیشە لە کەنەدا لە ناقی 30 و لە ناقی 20 ئەو هەموو بونگەی ئۆتۆمبیل فرۆشانە دەستیانە کرد بەکردنەوەی ئەوە کە ئەدووکەڵێکی زۆر کات و کارەساتێکی زۆرە لە دووە مۆکسیدی کاربۆنەوانەیە کە هەواکەی ئێمە پیسەکات. بەڵام ئێمە بزوتنەوەی سەوز لە ئەساسەکانە لە هەشتاکانەوە لە ئەڵمانیا و لە سویدا کە بۆتە ئەوەی کە ئێمە ئەڵێن پارتێکی سەوز هەیە جوابدانەوەی وەڵامگۆی ئەو کێش تایبەتیانەیە کە تووشی سروشت و ئادەمیزاد و هەتا لە نەخۆشیەکانی ئینسانی شەوانەیە کە سیل بێت یاخو هەواپیسی بێت کە ئێمە ئێستاکە زۆر ئەو ئاسارانە ئەبینین لە کارگەکانی بازیان لەو کارگە قیرانەی کە مەسوای نەوتەکانی کە لە هەولێرە هەیە لە جادەکانی کە ڕێی بۆ کەلار بۆ گەرمیان ئەو هەموو بەردوزیخە کە دروستەکرێت و سەروەی بڵێن بنکەی ئاوەکانمان هەمووی تێگەدرێت ژیانی ماسی و ژیانی هەموو ئەو ئاوە ئەکرێتەوە بە پیسایی و ئەچێتەوە بە خاشاک. ئەمانە هەمووی شتێکن کە باوەڕ بکە زۆر لە مەسلەی پاراستنی ژینگە پیرۆزیەکی زۆر هەیە کە پێشمەرگەچێت لە باری سنووریەکەەوە بۆ دیفاعەکە کاتیاخو لە هەستی نەتەوایەتی خۆی زۆر هەیە. بەڵام هەستی ژینگەیی زۆر لەوە پیرۆزترە کە من تفەنگەکەشم بە شاخەوەیە بەرشانەوەیە مەسەلەن لە قەندیلا دار نابڕمەوانێ
کە مامەڵەیەکە کرێ لەگەڵ مەسلەی ژینگەدا لەگەڵ ئەو ئاژەڵە جوانانەیە بە شێوەیەکی وا کراوەتە دۆست لەگەڵ ئاسک و لەگەڵ تێکەڵاوی لەگەڵ ئەو هاوڕێ پێشمەرگانە دایانی چەند تۆ تفەنگێکە بەدەسەوەیە و ئەی تەقێنی بەرامبەر بە دوشمن بەڵام ئەگەر تۆ هۆشیاری تۆ نەبێت سیستمێک نەبێت ئەم هوشیاریی تۆ پابند بکات بە پارێزگاریکردنی ژینکەوە کەواتە ئێمە بینەوانێ بەچی بە ناسیۆنالیزمێک کەوا ڕق و چینەی بۆ دروستە بێ پارتی ژینگە وەڵامدانەوەیە کە لەبەر ئەوەی ژینگە سنووری نییە بێ سنوورە باشە لێرە دەکا ئاسۆ ئەوەی کە ژینگە بێ سنوورە گە دەتوانی بڕێک زیاتری چون یەکێک لە بڵێن فکر و بیرۆکەی ژینگە پارێزی ئەوەیەکە کە ژینگە سنوور ناناسێت بۆ نمونە و دووکەڵی کە لە ئەمریکا هەیە دەتوانێت لە کوردستانیش خەڵتوشی نەخۆشی بکات یا ئەگەر لە چرنۆبیل لە رووسیا هەیە دەتوانێت خەڵکی دیکەش لەو پەڕی دنیا ئەوە بکات بەڵام بەگشتی ئەمە لەباری سیاسیەوە یانە کە سنوورێک ئەوە تۆ باسی ناسیۆنالیزمت بۆ نمونە ئەم بیری ژینگەیە دەتوانێت زۆر ڕوانگەی باوی ئایدۆلۆژی و فکری بگۆڕێت بێگومان لەو بارەوە دەتوانانی زیاتر شی بکەیت بێگومان توان نمونەیەکی زۆر ئاسان و سادە مەسەرەن ئاژەڵەکانی کۆن کە یاخود ئادەمیزادی کۆن کە ڕۆی سنووری ئەبری بەبێ ئەوەی کەس پێ بڵێ پاسپۆرتی یاخود نەتەوایەتیت یا زمانت چییە ئەمە سیستمێکی کۆن بووەتەوە لە سیستمی کۆنداگە ئێمە بگەڕێنەوانێ بۆ دروستبوونی ئادەمیزاد و ئاژەڵ و هەروەها ڕووەک سنوورەکانی بەزاندووە و بڕیوێتی هیچ کەسێک نەبووە بڵێ ئەم سنوورە هەیە چونچینە پارتی ژینگە سەرتاسەریە گلوبالیزمە سەیری ئەم زەمینەکە ئەم زەمینەی هەمومانە ئەبێ بیپارێزین کەواتە ئەگەر تۆ پارتی ژینگەبی لە ئەمریکابیت یاخود لە پۆلۆنیابی یا لە سویدابی یا لە کوردستانابی یا لە دەیەکابیت تۆ ئەمانە مەرامەکان ئەم کە هەوا پیس بوو هەمووی بەیەکەوە کارەکاتە سەر یەکتری کەواتە کە ئێمە ئەڵێین پارتی ژینگە پارتێکی بێسنوورە بۆ نمونە ئەگەر تەماشای ئاوی سیروان بکەین مەسەلەن هەر ئەو دەریاچە و ڕووبارانەی کە دێنە خوارەوانێ لە زۆر جێگاوانێت تێکەڵ بە یەکتریە بن سنوور ناناسێت ئەمانە هینی قومیاتێک نییە من بڵێم ئەمە هی منە هەر ئەو دیجلەیە کە ئێمە هەمانەکە پێوترێت دەچڵە لە سەروی کوردستانی باکوور ڕەوانێ دێتە خوارەوە لە دیاربەکرەوانێ و دەشڵێکی تێڕێ هەتا ئەگاتەوانێ بۆ شەتل عەرەب یعنی ئەکە ئەبێتەوە بە دەریایەکی زۆر گەورە و کە فارسەکان شەڕی لەسەرەکەن ئەوڵێەوە خلیجی فارسی ئەوڵێەوە خلیجی عەرەبیە بەڵام ئەمە ئاوەی هەمومانە ئەم ئاوەی هەمانە بێ ئاگاداری ئەوە بکەین کە فەرموو لەباری فکریەوە بۆ ئەوەی کە دوایتر بێنە سەر هەندێک باسی دیکە کە لە پراکتیکیدا پەیوەندی بە جەنابەوە هەیە و پەیوەندی بە پارتی سەوزی کوردستان یا پارتی ژینگەی کوردستان هەیە کە ئێوە یەکێک لە دەست پێشخەرانی دامەرزانی ئەو پارتن بەڵام بەر لەوە لە پرسێکی دیکە و دەست پێ بکەین لەباری فکریەوە کە وتم بۆ نمونە ڕوانگەی ژینگە پارێزی زۆر باوە لە دنیادا کە ئەڵێ ئێمە لە هەرێمدا لە لۆکاڵدا بەکردەوە دەجوڵینەوە هەڵسوکەوت دەکەین سیاسەتی خۆمان دەکەین بەڵام بیرێکی جیهانیمان هەیە لەبەر ئەوەی کە ژینگە سنوورە هەرەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لەبەرەوەی کە ژینگە بێ سنوورە یانە فکرێکی گلۆبالمان هەیە و کارێکی ئەوە ئەگەر بکرێت لەسەر لەو پەیوەندیشدا ئەمە واتایەکی زۆر زۆر گرنگە لە ڕاستیدا چکە ئەگەر تۆ ئەم دووشتە بەیەکەوە گرێ بدەیتەوە ئەگەینە ئامانجەکان بۆ مەسەلەن ئەگەر تەماشای ئێمە دەهاتێکی کوردستان بکەین لە کۆندا باو باپیری خۆمان ئەوانە زۆر ژینگە پارێز بوون لە چوارچێوەی خۆیان بەرهەمێکی سەوز چی پێویست بووە لە تەماتە و لە خیار و لە سەوزایی و هەموو شتێکی بەرهەم هێناوە ئیتر پێویستی بەوە نەبووە بە ماشێنێکی گەورە بە لۆری بۆی نەقڵ بکرێ و ژینگە پیس بکاتەوە ئەم بیرکردنەوەی کە پێ ئەوترێ ناوچەی ناوچەگەریە بۆ بەهێزکردنی ژینگەیە کە ئێمە ئەگەر لە شوێنی خۆمانە سیستمی ئیکۆلۆژی خۆمان پارێزین و بەرهەمی ناوخۆی خۆمان ئێمە بەهێز بکەین ئیتر پێویستمان بەوە نەبێ بپارڕینەوە کە سنوورەکاندا نەخرێ و دەستێک کەرەوز و دەستێت تەڕەتی زەمان دەست نەکەوێت لە کاتێکا کە مەسەلەن دەشتای و پانتاییەکی زۆر زۆرمان هەیە ئێمە لە شارە زوورە بەڵام بەداخەوە کە تۆ ئەگەر بربەرەکانێ نەکەی لەگەڵ بیر و سیستمێکی کۆنەپەرستیدا ئەم ژینگەیە لە دەسە دەین ئێستا ئێمە لە کوردستانە ئەرزێکی مردومان هەیە ئەرزەکەمان مردووە باش ئێستا بێنە سەر حیزبی بڵین پارتی سەوزی کوردستان کە دیارە پارەکە مانگی حوزەیران پێنجی مانگی حوزەیران بوو کە
ئێوە پارتیەکتان ڕاگەیان دیارە بڵێ ناوی پارتیەکە ڕاگەیاندرا بەڵام پارتیەکە هێشتا دەستی بە تێکۆشانی فەرمی نەکردووە لەبەرەوەی کە دەبێ مۆڵەت لە حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرێت و نزیک بە ساڵێکیشە ئێوە چاوەڕێ ئەوەن کە مۆڵەتان بدرێتێ بەڵام پێش هەموو شتێک باسیەوە بکەین کە بوونی پارتیەکی ئاوا چ پێویستە بۆ کوردستان ئەمە وەڵامدانەوەی ئەم ژینگە خراپکردنەی کوردستانە پارتی ژینگە چکە تێمە کەوایە بینین پارتێکی سەوز پارتی ژینگە ئەبێت ئەم هەموو خراپەکاری کە بەرامبەر بە ژینگە ئەکرێت بە خاشاکی ئەکرێت و ئەم هەموو کۆمپانیانە ئەم هەموو سەرمایهداریە کە ئێتە ناوانێ بە بێ سنوور خاچی ئێمە لە ژێرزەمینەوە لە سەروەتە سامانیەکانەوەوانێ ئەیبات و تەفروت و نایەکە هەر لە نەوت دەرهێنانیەوە کە ئەبێتە سەر ئەوەی کەوا ئەکەوێتە سەر تەلارسازی ماستەر پلانی شارەکانمان کە بە شێوەیەکی زۆر ناشیا و ناگونجاو ڕووی کردوتە سەر ئەوەی کە تەنها پانتایی سەوزەکان کەمەکەنەوانێ لە شوێنی بە پیت و بەرەکەتە لەویادا خانوو دروستەکرێ نایخاتە سەر ڕقەڵانی و شاخەکان کە لەوێدا ئێمە توانین خانوو بەرە زیاتر دروست بکەی لە بیبیتە بەری شاخی گۆیژەوانێ و دەشتایەکانی شارە زوور کە توانێت کەم و کوردستان بە کشت و کاڵ بتوانێت بە بەرهەمی کشت و کاڵ بژێنێت ئێمە بووینەتە بەداخەوە کۆنسومەر واتە مستەهلیک یعنی بەکار ئەمە وڵاتی ئێمە وڵاتێکە کە ئێستاکە پەنای بردوۆتە بەرنەوت بەڵام ئەم نەوتە خۆی لە ئەزمەیەکی گەورەیە بۆ دروستکردنی کێشە ئەساسیەکان کە کێشەی تەندروستی تا دروستە بێتەوانێەوە کاتێکە کە نەوتیش نامێنێت ئێمە ئەبێەوە بزانین کە کەمبوونەوەی ئاو کێشەیەکی زۆر گەورەمان بۆ دروستەکات کە ئێستاکە 50 مەتر ئاوی ژێرزەمین میاهی جەوفی کە هاتۆتە خوارەوانێ و ئەم ئەرزەی ئێمە کە ئێستاکە تەماشاکەی ڕتوبەتی پێوە نەماوە خۆڵە بارەی لە کوردستانە ئەو هەوا پیسەی کە هەڵیەمژی تۆ لە هەولێرا بەیانیان مەسەکە هەڵەسی تەماشاکە حەزەکەی کەمادەیە بکە بەلوتەوانێ بچوە بۆ بەیانی ئەگەر بیبینیت چەند پیسایی پێوەیە ئەمانە هەمووی ئەبنە سەرچاوەیەک هەم بۆ نەخۆشی هەم بۆ خراپکردنی تەندروستی هەتا بۆ نمونە ماستەر پلانی کۆن مەسەلەن لە هەواڵی ئێمە هەواڵە تێکۆشەرەکانمان مەسەلەن زۆر لە پێش ئەمەشەوە کە ئێمە پارتی دروستکەین چەندین ژینگە پارێزی زۆر بەڕێز هەبوون لە کوردستانە چەندین ڕێکخراو هەبووە کە ژینگەی پاراستووە چەندین خەڵک هەبووە لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا ئێمە ئێساکەش نەگەیشتوینێتە سەر ئەوەی کە بڵێن سیستەمێکمان هەیە بێخاوەنین کێشەکەمان لەویایە تەماشای ڕۆژهەڵاتەکەی ڕۆژهەڵات بەو هەموو دیانەت و مەزهب و دواکەوتوی جمهوری ئیسلامیوانێ ژینگەیەکی ئەوێ ژینگەیەکی پاراوتر و سەوزتر و جوانترە ئەگە بەراوردی بکەی لەگەڵ پارچەکانی تری کوردستانە ئێمە باشەکە گاسۆ لە حاڵێکی وادا یانە لە هەلومەرجێکدا کە تۆ باسیەکەی کە ئەو هەموو کێشە و پرسی ژینگەمان هەیە وڵاتێکمان هەیە کە ژینگەکەی وێران بووە بەڵام وشیاری ژینگە پارێزی وشیاری بڵین ژینگەی لە کوردستانە تا چەندە ئێستا ئێوە کۆ ببنەوە بڵین هەتا لە هەموو ئاستی کوردستان نازانم کە چەندە بەڵام وشیاری تا چەندە لە ناو خەڵکی کوردستانە هەیە کە پێشوازی لە بوونی پارتێکی وەکو پارتی سەوز بکات بە خۆشحاڵیەوە لێم کە ئێمە لە 5 حوزەیرانە کە کاتە 5 یوونی 5 یەکەمین کۆبوونەوە و جوینی ئەوەمان دامەزان کە کۆنفرانسێک بگرین ئایا پارتی ژینگە دروست بێ یا دروست نەبێ باوەڕێت بێت لەو لۆکاڵەدا ئەمەندە خەڵک هاتبوو ئەمەندە خەڵک بەخۆشیەوە هاتبوو جێگای دانیشتن نەبوو خەڵکێکی زۆر بە پێوە وەستا بوو خەڵکی ئەکادمی خەڵکێک هاتبوو لە کەلارەوە لە دۆکەوە لە هەولێرەوە لە هەموو پارچەکانەوانە خەڵک ڕووی تێکردوین و یەن پێشوازیەکی زۆر گەرمەکرێت خەڵکەکە زۆر تینووی ئەوەیە کە ئەم تینووی پارتێکی نوێن یا تینووی پارتی ژینگەن مەبەستمەوەیە کە بۆ ئایا ئەوەیە کە لە پارتی دیکە کە هەن و بێزارن بۆی کە پارتێکی نوێ یا ئەوەی کە وشیاری ژینگەیە کە ڕوو لە پارتێکی ژینگە دەکەن پرسیارێکی زۆر جوانە هەردوو مەسەلەکە مەترەحە چونکە بەڕاستیەکەی تۆگە سەیری ئەو پارتانەی ئێسا بکەی لە سیستمی خۆیانە نظامێکی دانەناوە کە پاراستنی نظامی ئیکۆلۆژی بێ لە بەرنامەی سیاسی خۆیان
و ئێستاکە سیستمێکیش نییە بوو ئەوەی کە ئەو خەڵکە پەروەردە بکە هەر لە باخچەی ساوایانەوانێ گۆشی بکات بە دەرسوتنەوە بە شتێکەوە ئەم جیلە کۆنەی کە ئێمە مەسەن ئەگە حسابی عقلێتی کۆن بکەین بەکاکە ئێمە لە کۆنا زۆر ژینگە پارێزتر بوو مەسە شاری سلێمانی شارێکی زۆر جوان بووە ڕوبەری پانتایی سەوزاییەکان زۆر زیاتر بوون لە هەموو ماڵێکدا حەوزێکی ئاو یەک باخی گەورە پانتاییەکەی لە چوار ژوورەکە زۆر گەورەتر بووە 3 بەرابەر 4 بەرابەر ئێستا ئەمانە تۆ ماستەرپلانی تازەیە کە ناوێنەی تەلارسازی ئەم تەلارسازیە تەنها کە دانرێ ئێمە چوین مەسەن لەگەڵ بەڕێزان لەگەڵ بەرپرسیارەکاندا زۆر وتەمان کردووە جەختەکەینە سەر ئەوەی کە تکایە ئەگەر ماستەرپلانێک دانرێت ئەبێت پانتایی سەوزاییەکان زیاتر بکرێت لە خانوبەرەدا ئەبێ بکرێتە مەرجی یەکەمت ئەوەیە کە ئەوەندە باخچەت نەبێ ناتوانێ ئەو بکەیت یان ئەبێت یاسایەک دابنرێت ئێستا بۆ نمونە بەڕاستی ئەمە مەسەرەن هاوڕێ ئەڕەراتوانەکە لە وەختی خۆیان لەگەڵ هاوڕەکانی تریشمانە دادامینە هاوڕێ مڵکۆ ئەمان مەسەرەن ئەمان ژینگە پارێز بوون مەسەرەن هەتا ئێستاکە یاسای 486 عێراق کە بۆ سزای مەسلەی داربڕینەوەیە نەگۆڕدرا بوو یعنی ئەمە بووەتە پرۆسەیەک لە پەرلەمانە کە یاسای 141 مەسەرەن تۆ ئازاری ژینگە ئەدەی ئاخر لە بەرامبەر ئازاری ژینگەدا ئەبێ تۆش سزا بدرێتەوە مەسەرەن دار تەختەکەی دار چی گوناهێکی هەبوو ئەو هەموو دارە جوانە 30 ساڵە بۆ خۆی بەرهەمی خۆی هەیە تۆ لە ناویە بی بوو ئەوەی خانوویەکی تا دروستکەیت و بەردێکی ڕق و تەق لەوێدا دروست بکەیت ئەگە ئەمە سزا نەدرێ نەکرێتە یاسایەک یا بەداخەوە هوشیاری کۆنمان کە مەسلەی ئاژەڵ بووە مەسەرەن ئێمە بۆ نمونە وزە باسی تۆ خانوبەرەی جاری کۆنان ماڵانمان زۆر جوان بووە لە پشتی ژێرەوەی خانووەکە ئاژەڵی تیا بوو ئاژەڵەکە گەرمی داوەتەوانێ بە خانووەکە و خانووەکەی بۆ گەرم کردویتی پێویست نەبوو علادین و زۆپا ئێستا ئەمە خۆ ناتوانین گەڕێینەوە بۆ دواوە یا دووە یا مەسەلەن لە ڕابردوودا بیرۆکەی ژنگە پارێزی هەبووە بۆ هۆی هەندێک بڵێن هەلومەرجێکە خەڵک تێدا ژیاوە بەڵام ئێستا ئێمە قۆناغەکانەکەین باسی قۆناغەکانەکەین لێم ببوورە ئێمە ناڵێمە گەڕێنێ دواوە پرسیار من ئەوەیە ناڵم کە ئێوەشە گەڕێنەوە دەڵم لە ڕابردووداوا بۆ بەهۆی هەلومەرجێکی تایبەتی کە هەبووە بۆ نمونە لە گوندەکاندا هاتوو چۆکەم بووە یاوەی کە گوندێک پێویست بووە کە سەوزەمەنی خواردەمەنی خۆی جێبەجێ بکات لە چوارچەوەی گوندی خۆی دەیا لە شارەکان لەبەرەوەی کە بۆ نمونە لە ماڵێکدا دەبواە لە حەوشەدا دوودانەدار هەبێت لەبەر ئەوەی کە ئەندامانی بنەماڵەکە لە ناو حەوشەکەی خۆیاندا مەسن سێبەرێکیان هەبێت بەڵام ئێستا گۆڕاوە یانە بڵێن کوردستان گۆڕاوە لەبەر ئەوەی کە هەموو هەرێمەکە گۆڕاوە بەڵام بەپی ئەو گۆڕانش بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سویدا لە وڵاتی ئەوروپاییدا سوید وڵاتێک ئێمە تێدا دەژین بەڵام بیرۆکەی ژینگەیانە ڕوانگەی ژینگەی لە پێشکەوتندایە و شتی نوێ لەگەڵ خۆیدا دێنێ و لەگەڵ پێشوەچوونی کۆمەلگادا دەچێتە پێشێ مەبەستمەوەیە لە کوردستان کە پێشتر وا بووە بەڵام ئێستا وشیارینەتەوە وشیاری بڵێن ژینگە پازی لە چه ئاستێکدایەکە یەکەم پێش بە ڕووخانی ژینگە بگرێت پێش بە تێکچوونی ژینگە بگرێت دووەم ئەوەی کە لەگەڵ هەلومەرجدا خۆی بگونجێنێ بۆ نمونە ئەو ماستەرپلانانەی کە جەنابەت باسی دەکەی کە زۆر ئاسایی زۆر جوانە ئەم پرسیارێکە بەڕاستی هاوتایی ئەوێ لەگەڵ ئەم ڕژێمەی کە ئێستاکە کوردستان بەڕێوە با لەگەڵ خەڵکەکەیە یعنی ئەمە وەکو ئەوە وایە بۆ نمونە پشیلەیەکە تۆپێ لەسەر سەربانیەکە من کلچیەگرن فرێدەمەوە ئەوتی بەڵام ئێمە چارەسەری کێشەکەمان نەکردووە بەس لە ماڵی خۆمی دەرەکەمان کێشەیە جا ئەمە هەمان مەسەلە ئێستاکە بەڕاستی لە کوردستانە ئێمە دووچاری قەیرانێک بووینەتەوە قەیرانەکە قەیرانی سیاسیە قەیرانی ئەوەیە کە هۆشمەندی سیاست مەدارەکانمان بەژینگە نییە لە ئاستێکی ئەوەدا نییە کە بتوانێت ڕابەرایەتی بکات و هەروەها هەندێک لە خەڵکیش مەسەلەن ئێمە باسی هەمووی ناکەین هەندێک لە خەڵکیش لەوانەیە پێی وابێ ژینگە پارێزی هەرەوەیە تۆ بەڵێ دار بڕوێنیت مەسەلەکە هەرەوە نییە ژینگە زۆر لەوە گەورەترە ژینگە لە ئەوەڵ دقیقەی کە تۆ لە بەیانیەوە یەتە دەرەوە چۆن هاموشەوەکەی ئایا من بە دووچەرخە ڕۆم بۆ بە پێ ڕۆم یاخود بە پاسکی لە ڕۆم یا بە عەرەبانەکەی جاران کە بە دوو عەرەبانەی ئەڕۆیشتە ناو شارەوانێ یان بە ئۆتۆمبیلێکی زۆر گەورە کە غازەکەی ئەوەندە بێت
پیسی بکاتەوە هەر ماڵێکیش و هەر مناڵێکیش بۆ خۆی ئۆتۆمبیلێکی خۆی هەیە بە تایبەتی هەر بۆ گەڕانە چێتەوە ئەچە باتە ناو بەردی دارەکانی کوردستانیش هەمووی پانەکاتەوە ناڵشتی تیا بڕوی ئەمە سەیرانگایە ئەمە سەیرانکەرە مەسەلەن هەستی هوشیاری سەیرانگەکە هەر ئەوە نییە تۆ ئایا ئەم شتانە فرێدەی چونکینە ئەم هەموو کۆمپانیایەکە یەتە ناو کوردستانەوە ڕێگای پێدراوە بە ئارەزووی خۆی هیچ نظامێکی ڕیسایکلی نییە مەسەلەن ئەم شوشەیە کە تۆ فرێدرێ جاران لە نظامی بەعسی دواکەوتودا تۆ شوشەیەک ڕامبی دەخواردەوە نۆشابایەکە دەخواردەوە ئەو شوشەیە ئەخرایەوە ناو سندوقەکە کابرای دوکاندار پارەیەکی لێ وەرەگرتی تەوانێت تۆ بێ ئەمە ئەجباریکەی ئەمە کۆمپانیەکانی ئیجبارکەی بۆی ڕاکێشی بەوەی کە کاکە تۆ بێ ئەم پلاستیکە فرێ نەدرێتە ئەوێ چکە کەسێک ئەگەر هۆشیاری ئەوەشی نەبێت کەسێکی فەقیریش ئەگەر بتوانێت هەرەمانە کۆکاتەوانێ ئەتوانێت بەهۆی ئەوانێ خزمەتێکی ژینگە بکات ئەم پلاستیک کوشتانە ئازاری ژێرزەمینمان نەدا کە بەڕاستی بە سەدەها ساڵ ناتوانێت ئەو برینە ساڕێژ بکات باشە کاکەس تۆ باسی نەفتت کرد بۆ نمونە ئێستا نەفت لە کۆمەڵگای کوردستانە زۆر ڕۆڵێکی ئەساسیە گێڕێتە هەموو کوردستان ئێستا موچەی کوردستان نازانم ئابووری کوردستان بەسراوەتەوە بەنەوتەوە بەڵام کە تۆ باسی لێرەدا مەبەست وشیاری ژینگەیە بەڵام تۆ باسی نەوت بکەیت لای خەڵکێکە موچەکەی بە نەوت بەسراوەتەوە بەڵام دەبێ ئەو وشیارەی هەبێت کە ئەو نەوتە چەندە زەرەدی بۆ هەیە ئەوەی کە هەڵدەهێنجێت ئەو نەوتە لە کوردستان دەچێتە دەرەیە بڵین کەڵکی لێوەرگە چۆن کەڵکی لێوەرگرێت کە زەرەر و زیانی بۆ ژینگە کەمتر بێتەوە مەسەن بۆ نمونە گەر بەراوردکەین بۆ نمونە لە سویددا وزەی ئەتۆم هەیە بۆ کارەبا خەڵکی سوید ئاگادان کە وزەی ئەتۆم چەندە مەترسیدارە گە ڕۆژە بتەقێتەوە بۆیە وشیاریەک هەیە لە پەنای ئەمەدا هەرچی وزەی ئەتۆم قازانج بەوان دەگەیەنێ بەڵام ئەو شیارێش هەیە کە وزەی ئەتۆم چەندە مەترسیدارەوە چی بکەن بۆی جێگەی بگرن کوردستانە ناوبرێکی پشکۆلانە ئەگەر زەحمەت نەبێ چونکە ئاماژەکردن بەمە شتێکی زۆر گرنگە چکە مەسلەی وزە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە سەرەکی وزە لە کوردستانە زۆر هەیە مەسلەی ئاو و باو خۆر یعنی ئەم وزە خۆرانە قابلی ئەوەن کە خۆی نوێکاتەوە تازە بێتەوە زەرەربەخشیش نییە بۆ ژینگە وزەی نەوت فسولیا لە کوردستانە کە تەنها بەدیلە بۆ هەموو وزەکانی تر ئێستا تەنها ئێمە ئەوەمان هەیە باشە کێشەی دەرهێنانی ئەم نەوتەش کە ئەکرێتەوانێ خۆ باشە بودجەکەشی سەرف ناکرێتەوە بۆ ئەوەی کە چه ئازارێکی ناوەتە ژێر ئەو زەمینە چه زەرمەند بووە بۆ ئەوە ئەبێ ئەو زەرەرش بداتەوە ئەو پارەیە ئێستا ئەو پارەیە بودجەیەک تەخسیس نەکراوەتەوانێ بۆ ئەوەی کە بڵێ ئێمە ئەم هەموو ژینگەیەمان خراپ کردووە کاکە باشە مە نەفەر لێ دەین خەتی شەمە نەفەر لێ دەین باشەمێکە ئێستا جەنابەت دەیڵێت ئەم وشیاری هەیە لە ناو خەڵکیدا بۆسم بۆ بەڵێ خەڵکی ئەکادیمیمان هەیە خەڵکی زۆر شارەزا هەیە خۆ مەسلەی بەڕاستی شەهادەش خۆ بەوە نییە کاکە تۆ کابرا هەژارە بۆ خۆی ژینگە پارێزە لە ناو ماڵی خۆیان مەبەستم ئاستی کولتورە ئاستیەوەی کە بڵین وەکو کولتورێکی گشتی ناوەی کە خەڵکی ئاکادمی یا چینێکی تایبەت مەسەن لەباری کولتوری و ئایا خەڵکی کوردستان ئاگایان لێیە کە بۆ نمونە نەوت چەندە زەرەدی بۆ ژینگەی کوردستانێ بەڵام هاوکات موچەی ئەوانیش بەسراوەتەوە بەنەوت دەبێت ڕێگایەک ببینەوە کە ڕێگاکە ئەوەیە کە ئێمە ئەبێ بەرهەمی ترمان هەبێ ئەبێ وڵاتی خۆمان بکەینە وڵاتێکی بەرهەمهێنەر کە تا ئێستاکە هیچ بەرهەمێکی نەکشت و کاڵیمان هەیە نە بەرهەمێکی پیشەسازیمان هەیە ئەگەر تۆ ئەم دوو بەرهەمانە بێنیت لە فترەیەکان نەوت دەرهێنانن بوەسێنیت یاخود با بڵێن بەڵێ ئێمە نەوت تەواوە بێت نەوتەکە بەڵێ هەمووی ئەنێری توانێت لە کاتێکی زۆر نادیاردا ئێمە ئەکەوینە سەر ئەوەی کە بین بە هەژار وەک وڵاتێکی سۆمالیامان لێبێ هیچ بەرهەمێکی خۆمانمان نەبێ و ئێحتیمادمان هەمووی بکەوێتەوە سەر ئەو دەرودراوسیانەی خۆمان کە لەوانەوە شت بکڕینەوە ئەو کاتەش دەرامەتی ئێمە ئەو دەرامەتە نابێت کە دەرامەتی نەوتیە ئێستا ئێمە ئەبێ بەدیلی دووهەم دروست بکەین کە پێی ئەوترێ ئابووری سەوز ئابووری سەوز چییە؟ ئابووری سەوز واتایەکە کە بەڕاستی ئەبێ لە ئێستاوە پانتایی سەوزاییەکان ڕوبەری ئەو چاندنی
شتی بە بەرهەمهێنەر کە پێوتری اکتیفائی ذاتی کە خۆمان لە ناو خۆمانە ئەو بەرهەمە بەشی خۆمان بکە و بتوانین بیشی نێرینە دەرەوانە کەڵکێکی هەبێ هەم بۆ ناوخۆ هەم بۆ خەڵک کە تۆ ئەمەد وردە وردە دوور خستەوانێ لە نەوت کەواتە تۆ هەر بۆ خۆی ئابوووریەکی سەوزت وەکو ئالتەرنەتیڤێک دانا بەڵام تۆ لەم کاتەدا کە تۆ ئەوە دانەناوە سەرتاسەری هەموو شتەکانت بەستۆتەوە بە نەوتەوانێ کێشەیەکی زۆر زۆر قوڵ و گەورەیە نەک بۆ هەر ئەم موچەخۆرەکانمان بەڵکو بۆ ژینگەکەش چونکە نەوت چەند دەریەهێنیت ئەوەندە بێ ئاوی ژێرزەمین بڕاتەوە بووی واتە ئەم ئاوی ژێرزەمینە کە ئەچێتەوانێت جێگای ئەو نەوتە سەتحی سەرزەمین ڕتوبەتی پێوە نامێنێ ئەبێتە تەپوتۆز ئەبێتە ئەوەی کە خۆڵ ببارێ واتە ئەمە کێشەیەکی زۆر گەورەتری بۆ ئێمە دروست کرد کێشەکانی ئێمە لەوەدا نەماوە کە ئێمە بەحەز لەسەر ئەوە بکەی بڵێ نەخێر نەوت زۆر کەسێ افتیخاری پێوە کات و زۆر بە جوانی هەڵێ کاکە ئێمە نەوتە دەین بە وڵاتان باشە خۆ بێ لە کاتی ئێستادا ئێمە بۆ ئایندەی مناڵەکانمان ئێستا ئێمە ئەم هەوایی کە ئێستاکە هەڵیەم ژین بە ڕادەیە کارچەنگە پیس بووە چەنگە خراپ بووە کاکە با پیستر نەبێ با بتوانین ئەو هەوا پاکەش بۆ مناڵەکان و بۆ نەوەکانی خۆمانە بهێڵینەوە با هەر ئێستاکە بیر لەوە نەکەینەوە کە سەرمایەداری ئەوێ قازانجێکی زۆر زۆر خێرا بکە لە فترەیەکی زۆر زۆر کەمە بەڵام لە درێژخایەندا کە پێی ئەوترێ ئابووری سەوز بۆ کاتێکی درێژخایەن تۆ نەخشە ئەکێشیت ئەمەی کە ئێستا ئاکرێت لە نەوتا کاتێکی زۆر زۆر کورتخایەنە بودجەیەکە بودجەکە ئەمەngەیە بودجەکەش کەس نازانێ مەسەرەن بۆ چی شتێکدا ئەندێتەوانێت باشە بێجگە لە نەوت کێشەیەکی دیکەی گەورە گرفتێکی دیکەی گەورە لە کوردستان بەتایبەت باشووری کوردستان گرفتی ئاوە دەزانین ئاوی سیروان حکوومەتی ئێران پێشی پێدەگرێت بەهۆی سەدی بڵێنەوەی کە بەناوی سەدی ئاویاری ناسراون ئاوی سیروانی بەڕادەیەکی زۆر کەم کردوێتەوە و بە هەمان شێوەش ئاو لە کوردستان چەند ساڵە کە کێشەکەی زۆر زۆر بەرچاوە و ئاو بۆ خۆی بەگشتی کێشەیەکی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە نێوان تورکیا سووریا عێراقەوە بەڵام پرسی ئاو لە باشووری کوردستاندا ئەو کێشەیە چەندە گەورەیە و چەندە کاریگەری لەسەر ژیانی خەڵک کردووە دەست خۆش بێستا تۆ بۆ نمونە ناوی ئاوی سیروانە تێنا ئێمە ئامارمان هەیە لە 105 ئاوی سیروان و دەربەنگ هەر لە ماوەیەکی زۆر زۆر کەمە هەمووی وردە نیسبەتەکان کەمە بێتەوانێ یعنی ئێستا تۆ سەیریەگە ئاوی دەربەنگ بکەیت کە بڵێن سیروان لێەوە دروستە بێت و لە ڕووباری مەرخێڵ و لە ڕووباری لێڵەوە و لەو ڕووبارە پشکۆلانانەوە کە دێنە ناو سیرەوانەوە دەربەنگ دروستەکات بەڵام ئەم دەربەنگە کە دروستە بێت لە هەمان کاتیشدا سیاسەتێکی دەوڵەت نییە بۆ پاراستنی ئەم ئاوەکە دێتە ئەوێ لەگەڵەوە شاکە دوژمنەکانمان ڕێگاگرێت بە ڕێگاگرتن هەر لە بۆ خۆی لە دەرکردنی ئەوە کارەساتێکی زۆر زۆر گەورە دروستەکە مەسە تەماشاکە لە ئورمێ ئەو زەمین و زارە هەمووی بۆتە خوێ لە لای ئێمەژە و زەمین و زارە ئەگەر ئێستا و ئاوە بەری پێ بگیرێت هەم سامان و سەروەتەکانی ماسی و هینا و ئاو لە ئێمە داگیرەکرێت و ئەفەوتێت نایەتەوە ناو کوردستانەوانێ و هەمەوەش کە ئەو هەموو کارگانە کە لە مەسەرەن ڕێگای سیروانی بینی تاچی تەکەلار چکە تۆ زیخ دەرهێنان و بەردەرهێنانن ئەمە بۆ سەرمایەدارەکان قازانجێکی خێراوکت و پڕەکات بەڵام تۆ ئەمە ژینگەی ئیکۆلۆژی ئەم هەموو ئاژەڵ و ئەو ئاوپاکە ئەشێوێنی لە هەمان کاتیشدا ئەگەر دەوڵەت یاسایەکی هەبێت دەستورێکی هەبێ بەڵێ تۆ فلان کارگەی فلان کۆمپەنیت ئەمەندە زەرەرداوە لە ژینگە لە بەرامبەری ئەوەدا بێ ئەوەندەش قەرەبووی ئەو خەسارەتە بکەیتەوە تا ئێستاکە ئەم یاسایانە نییە لە کوردستانە پارتی ژینگە وەڵامگووی ئەم هەموو کێشە گەورانەیەکە لە کوردستانە ئابێ پارتی ژینگە کە ئەوێت بچێتە ناو دەسەڵاتەوە بۆ ئەوە نییە کە تەنها ئێمە کورسی و مەنسەب و ئەوانەمان دەست بکەوێت تەنها و تەنها بۆ ئەوەیە پاراستنێکی ژینگەی ڕەوان پاراستنی خەڵکەکە و ئەبێت وڵات پارێزی کە تۆ باسی وڵات پارێزیەکەی ئەبێت لەوە کە شتێک فرێداتە سەر عەرزەکە هۆشیاری بەوە هەبێ هەتا ئەوەندەی کە گیانی خۆی لەباری تەندروستیەوانێ من ئەمڕۆکە کە خواردنێکە خۆم گۆشتێکی زۆر زۆرەکرێت کاکە من داوت کراوم بۆ شوێنێک من گۆشتی کەو بۆ بەڕاستی هەستام لە مەجلیسەکە زۆر بەداخەوانێ من ئەو گۆشتی کەوە ناخۆم چۆن ئەم کەوە جوانە ڕازی بووە بە کوردستان بە کوردستانێکی شاخێکی بەردەڵانی کە کەو لەباری پسیکۆلۆژیەوە ناوێرێت لە ناو غابات و دارستانە جوانەکانە بێژینە چییە کرد بێتە لە کوردستان لەوێش تفەنگی پێوە ئەنرێ
بەداخەوە ئێستاکە خەڵکی ئێمە شەهیدمان داوە بۆ پاراستنی ژینگە بە خوێنی خۆی پاراستنی ئەوەی کە ڕاوچی بەڵام ڕاوچیەکانیش چیان ڕاوچیەکان خۆ خەڵکە ئامەکەی گشتیەکە نین ڕاوچیەکە کەسێکە کە سەرمایی هەیە کە مەسوولە کە تفەنجی پێەیە کە قودرەتی هەیە کە کەس ناتوانێت بەری پێ بگرێ ئەگە بەریشت پێگەدێ کوژێ ئەمە کێشەی گەورەکانی کاسۆ بێژگەل لە کێشەی نەفت و ئاو کێشەی دیکە دەزانین کە ئێستا زۆر بەرچاوە تۆ بەجۆرێک ئاماژەت پێکرد مەسلەی فرەدانی پلاستیک کۆمانە لەبەرەوەی کوردستان وڵاتێکی ئەوەیە مەسرفکارە یانە وڵاتێکە کە بووەتە شوێنێکە هەموو لە ئێران و لە عێراق و لە چین و لە هەموو دنیاوە شت دەچێتە کوردستان و ئێستاش ئاو خواردنیش بۆتە ئاوی بڵین پلاستیک بەگشتی بێژگەل لە ببوورەکە گاسۆ مەسمەوەیە بێژگەل لە نەفت و ئاو پرسی دیکەی گەورەی ژینگە لە کوردستان کە ژینگە پیس دەکەن مەسلەی پلاستیک و بەگشتی بەکارهێنانی پلاستیک لە کوردستان چۆن دەبینن دەم خۆش ئێستاکە تۆ بۆ نمونە سینت هێنایەوە مەمکە مژەکانی کە دێتە ناو کوردستانەوانێ هەر ئەو مەمکە مژەیە بۆ خۆی بۆ منداڵ ئەو مادەیەکی تایە ئەو مادەیە و مناڵانە تووشی زۆر نەخۆشیە کاکەچێتە ناو خوێنیانەوە بۆ نمونە فتەلاین و مەجموعەیە نەخۆشی کیمیاوی هەیە ئەم شتانە چ بەر ئەوەی هەرزانە خەڵکی بێکەم دەرامەتیش یەت بەرهەمێک ئەکرێک بەرهەمەکە هەرزانە بەڵام لەباری کڤالیتیەوە ئەم کڤالیتێک هاتوتە ناو کوردستانەوە کە تۆ ڕێ پێ نەگریت لە ناو بازاڕ بڵاویەکەی تەوانێ هەم لە وەسایلی کە مناڵەکان یاری پێەکەن لە هەموو پلاستیکەوانێ و هەم لە شتانێکی خنە دەمیشیانەوانێ لەمانەیە زۆر منداڵ بۆ هەموو ژیانی خۆی تووشی زۆر شت ئەبێ لەوانەیە ئێستا ئەگەر ئێمە ئامارێک بگیرێت لە خەستەخانەکانی کوردستانە بزانن چەند مەواد چۆتە ناو خوێنی ئەم مناڵانەوە خوێنی ئەم خەڵکەوە کە لە کۆنا ئەم کێشانەمان نەبووە لە کۆنا مەسەلەن کاکە تۆ میزراح و میزراحێن و دار و یاری و کردووە بەشتی پلاستیک نەبووە هەتا یاری مناڵی یاری کۆنەکانمان هیچی شتێکی تیان نەبووە کە بڵێن ئەم شتانە بێ زەرەربات لە خەڵکەکە لەبەر ئەوە کە تۆ سنوورێکدا نەی سیاست مەدارێک دەبێت ئەبێت ئەم شتانە زۆر بە چاوەڕوانی پێداچوونی هەبێت پسپۆرانی خۆی دابنرێت بەبێ ئەوەی کە مەرجە سیاسیەکان دابنرێت بۆ ئەوەی کە کەسێک دابنرێت لە جێگایەکە خزمەت بە خەڵکەکە بکە خزمەت بەوە بکە کە بڵێ خوێنی ئەم مناڵەی من تووشی سەرەتان بوونی ئەو دەهەدەچێت یعنی ئەمەش کوشتنێکە ئەمەش بۆ خۆی یەک لە یەکێکە لە ئەنفاڵەکانی نەدیارە ئەنفاڵەکان کە ناویان نییە و هیچ شێوەیەکیش ئێمە ناوی نابین بەڵام ئەمە بۆ خۆی هاتۆتە ناو کوردستان و خواردنی ئەکسپایر زۆر لە شەریکەکانی تورکیاوە خۆی پیاکات کەرا ڕقەمەکانیە گۆڕێ زۆر شتی تر خواردنی کە بێسوودە ئەم خواردانە باشە ئێمە گەر کێشەکانمان بەوە چارەسەرکەین کاکابێ خەڵک لە باخچی ساوایانەوە تەوعیەکەی ئێمە با نیسبەتێک لەو خواردنە پیسانەش کەم بکەینەوە لەم کەل و پەلانەکەم بکەینەوە با گۆشتی کە ئەو زەرەکی زۆری هەیە ئەم گۆشتانە کەم بکەینەوە بابین زیاتر بەرەو سەوزایی بڕۆین سەوزە زیاتر بخۆین هەم بۆ ژینگە غازی میسان دروست ناکە و هەم لەگەڵ گونجێ لەگەڵ گەڕانەوەیدا بۆ سروشت لە دەورەی بازنگەکەیدا زەرێکی زۆر ناداتەوە. کاگاسۆ بینە سەر پارتەکەتان پارتی ژینگەی کوردستان یان پارتی سەوزی کوردستان کە دیارە پێم وای هێشتا لە ناوەکە ساق نەبوونەتەوە ئایا پارتی سەوزی کوردستان و پەکەکە و ئەمانە ئەو هەموو ناویان لە خوێن پارتی ژینگەی کوردستان ئەمە یەپەگەی و هەر لەناوە دروست دەبێ بە حرفێکی تر نازانی چیە ئێکاکە با ئێمەش پژک و پسکیش بین قەیچێکە پژک پارتی ژینگەی کوردستانە حرفێکی ماوە بێ ببینە برا بە پژاکەکە بەڵام ئەمە پسکیش پارتی سەوزی کوردستان پارتی سەوزی بەهەر حاڵ هەردووشی ئەتوانین ناو بنین کاکە ئێمە پارتی سەوزی ئەم حیزبە دەزانین کە وەکو باسی شت کرد پێنجی حوزەیرانی پارەکە تقریبا لە ڕۆژی زۆری نەماوە بۆ ساڵ گرنگیش بوو بەڵێ زۆری نەماوە ئێستا دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە پرۆسەی دروستبوونی ئەم حیزبە گەیشتووەتە کوێ دیارە ئەوەی کە دەزانین کە هێشتا مۆڵەتان پێ نەدراوە بەڵام هەتا ئێستا بە خۆشحالیەوە لێم چونکە ئەمڕۆکە کە ئێمە زانین مێژووی تاریخی ئەمڕۆ لەوانەیە لەگەڵ دوو هەفتەی ترا فەرق بکە بەڵام لەم ڕۆدا ئێمە بە خۆشحالیەوە ئەڵێن ئێمە هەموو کاری یاساییەکانمان جێبەجێ کردووە ئەو مەرجانەی کە هەرێم هەی بۆ لەسەر ئێمە بە خۆشحالیەوە لە فلتەری یەکەم کە ئاساییشە دەرچوین فلتەری یەکەم زۆر گرنگە
بەڵام ئەم فلتەرە کە تۆ ناوت ناوە فلتەری یەکەم لە دوای ئەمە چێتە ئەنجومەنی وەزارەتەکانەوە لە ئەنجومەنی وەزارەتەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر تا لە مدەی 45 ڕۆژی ترا ئەم 45 ڕۆژە لەوانەیە کە ئێمە بەرنامەکە پەخشەکرێ و ڕۆژەش هاتبێ ئمە مۆڵەتەکەمان بووبێ بە مۆڵەتێکی ڕسمی و لە هەموو شوێنەکە ئێمە خۆمان دەربخین. بەڵام ئەمە کە پێی ئەوترێت گیر و گرفتێکی بیرروکراسی لە وڵاتانەدا کە لەوانەیە ئێمە ناوی ئەنین بیرروکراسی سوئیدی بەستۆ لێرە بڕۆ پارتێک دروست بکە تەنها 3 کەسی پێویستە سکرتێرێکە یەکێک بەرپرسیاری مالیەتی لە کوردستانێکی پێویستە لە کوردستان ئێمە وەکو چۆن ئەڵێ حیزبی تۆ ماوسی تۆنغی و ئەمانەوە نیە چەندەها مەلاینن یعنی ملیارد خەڵکیان هەیە داوای 50 کەس لە ئەندامی سەرکردایەتی دامەزرێنەری تۆکە ئەمە مەرجێکی مەرجی دووهەمی مەسەنە بێ ئەم هەموو ئەندامانەی کە تۆ هەتا ناو مەلەف و جنسیە و هەویە و ئیش و کار و تەمەن و ئەمانەی تەلەفۆنی بدرێتە یا بەردەمی ئاسایش لێپرسینەوەی خۆی بک لەگەڵە ئاسایشیش بەو شێوە تۆندوتیژەی کە تەلەفۆنی بۆ چەند هاوڕێکی ئەمە کردووە بەڕاستی کە ئەمە بۆ خۆی کێشەیەک بۆ ئێمە بێ بیخەینە سەر ڕوو ئەم هاوڕێیە کە بەو شێوە لەهجە توندا پێ دەڵێت من ئاسایشم تۆ چ کارێکە هەیە بە پارتی ژینگەەوە لەو چاو بزکردنەوەیە کابرا هەڵبەزەیەکی کردووە هاتوتە دواوە من پارتی ژینگە نیم ئەمە بۆ خۆی کێشەیەک بووە بەڵام ئێمە لەم کێشانە ڕزگار بووین ئێمە باسی ئەمانە ناکەین کابێت مۆڵەتەکەتان زۆری نەماوە مۆڵەتەکە ئەمە بە خۆشحاڵیەوە ئێمە ئەڵێن فلتەری یەکەم کە گرنگترین فلتەرە فلتەری ئاسایشە ڕەتمان کردووە ئێمە هەموو شتێکی ئامادە سازین بۆ ئەم پارتیە کە پارتیەکە بەڵێ ئەتوانێت لە ماوەیەکی زۆر کەمە هەموو شتەکانی خۆی ڕاشکاوی دروست بەڵێ لایەنێکی تری دروستکردنی حیزب دەزانین ئەوەیە کە ئەم حیزبە دەبێ بەرنامەی خۆی بە خەڵکی بگەێنێت بەرنامەی خۆی لە ڕێگای جۆر بە جۆرێکێک لەو ڕێگایانە بۆ منە سازکردنی سمینارە کۆکردنەوەی خەڵکە و ڕاگەاندنی ئەوەیە کە هەمباری فکریە بڵێن حیزبەکەیە ئێوە لەم بارەوە بۆ نمونە چیتان کردووە ئێمە زۆر کارمان کردووە باوەڕێت بێ کاکە سیاوەش یعنی هەم لە تۆڕی کۆمەڵایەتەکاندا هەم بەهۆی سکایپەوە یا بەهۆی کە ئێمە مەسەلەن تۆ بڵێت تۆ بە تارە بڕۆیتەوانێ بۆ کوردستان لێرەوانێ و خەرجێکی زۆرە ئەبێ لە ڕێگای کەمکردنەوەی مەسافەکانی ژێمە کەڵک وەربگرین تۆ بێ ژینگە پارێزی لە ڕێگای ئەم تۆڕە ئەلکترۆنیانەوانێ ئێمە توانیمانە زۆر کەڵک وەربگرین پەیوەندیەکی زۆر بەرفراوانمان کە لەگەڵ ئەوەشا کە دروست ئێمە مۆڵەتمان نەبووە بەڵام پەیوەندیەکی ئێجگار زۆرمان هەبووە لەگەڵ پارتەکانی سەوزی جیهانیدا لەگەڵ پارتەکانی ئەفریقاییدا بە خۆشحاڵی و پێتەڵێم لەگەڵ پاکستانە داوت کراوین ئێمە بۆ سیمینار لە ماوەیەکی زۆر کەمە لە مانگی 6 بۆ کوردستان مەبەستم لە ناو خەڵکی خۆماندا یانە لە کوردستان لە شارەکانی بۆ نمونە هەولێر سلێمانی دهۆک ئەگەر بکرێ بۆتان مەسەن ئایا سمینارتان پێکێناوە کە بە خەڵکی دەڵێن ئێوە چ حیزبێکن چتان دەوێت کۆڕ و کۆبوونەوەی بەو شێوێتان پێکێناوە ئەمە هەر دیسانەوە گەڕێتەوە سەر باسی مۆڵەتەکە لە ڕاستیدا یعنی ئێمە ئەگەر لەوانەیە لە ماوەیەکە بەڵام بەدایان چالاکیمان هەبووە لە هەموو شارە لە ژێر ناوی بۆ نمونە ڕێکخراوێکی دیکە نییە کە لەگەڵ ئێوە بێ بۆ نمونە ڕێکخراوێکی ژینگە پارێز کە تعبیر لە فکری ئێوە بکات کە ئێوە لەو ڕێگۆ بتوانن کە بڵین بەرنامەی خۆتان بە خەڵکی ڕابگەێنن بۆ نمونە من نمونەیەکی کورتت بۆ دێنمەوە لە ماوەیە هەواڵانی خۆمان مەسەلەن دادامینە و کاکەرات و فەوزی خان و مەسەن چەند پێنجەندامێکی ئێمە کە سیانی کچ بوون و ئێمە باوەڕمان بە نزیک بوونەوە هەیە لەو پارتانەوە کە بەڕاستی لەگەڵ بەنامەجی ئۆکۆلۆژی ئاڕوون لەگەڵ یەپەگەیە دانیشتن کراوە دانیشتنی ڕسمی بۆ مەسلەی کۆبانەیە کە ئێستاکە بۆ بژانەوەی کۆبانەیە ئێمە داوت کراوین کە بە خۆشحاڵیەوە لێم ئەمە بەرنامەمانە بێت بۆ ئەوەی کە چۆن کۆبانوێکی تازە و نوێ لەسەر تیرازی ئیکۆلۆژی و لەسەر پانتاییەکی سەوز دروست بکرێتەوە قسەمانە بێت بەشداریمان هەیە لەم بێمۆڵەتیە کاکە ئێمە چوین داری لە گەڕەکی برایم ئەحمەد بە سەدەها دار ڕواوە کە لە شاری سلێمانیە کە ئەمانە چالاکی پارتی ژینگەی کوردستانە پارتی پژکە پارتی سەوزی کوردستانە ئەم چالاکیانە خۆ کابرا خۆ ئەگەر بیرێکی لەوە بکاتەوە کاکە تۆ مۆڵەتت نییە بەڵام ئایا کەسیەت بوێرێت بتوانێت تۆ بگرێت لەسەرەوەی تۆ خزمەت بە وڵاتەکەی خۆتەکەی بەو شێوەیە ئەبێ خۆ ئاستی ڕۆژ هوشیاری
ئەو حیزبە سیاسیانە ئەگە ئیسلامی بێ ئەگەر ڕاست بێ چەپ بێ ئەبێ لەوەدا بێ کە خۆ زۆر حیزبی تر هەیە مۆڵەتیشی هەیە و زۆر عەزێتیشی پێدرێ بەڕەسمی مۆڵەتی هەیە لە کوردستانە عەزێتی پێدرێ بەڵام ئێمە ئەومان نەدیوە لەبەر ئەوەی بۆ دووشتی هەیە یەکەمینیانەوەیە کە پارتی ژینگە پارتێکی بە دەردی تۆ ئەڵێیت دوژمنایەتی نییە لەگەڵ هیچ کەسێکە پارتێکی زۆر زۆر ئاشتی خوازە پارتێکە نامانەوێ لە دروستبوونمانەوە دژایەتی هیچ کەسێ بکەین لەگەڵ هەموو کەسێکا دۆستین کە ژینگەکەمانە پارێزێ وڵاتەکەمانە پارێزێ و لەگەڵ ئەو کەسانە ئێمە نادۆستین نایارین کە ژینگەکەمان خراپەکاتەوانێ یعنی خۆ ژینگەکە خۆ هەر ئەوە نییە ئێمە کە تۆ پەیوەندی ئەگری لەسەر ئاستێکی ئیدۆلۆژی لەسەر ئاستێکی دووهەمینیش کە لەگەڵ هەواڵانی مەسەلەن یەپەکەدا ئێمە نزیک بوونەوە ئەەکەین لەسەر ئەو ئەساسانەیە کە بەڵێ ئەوان لە بەرنامەجی خۆیانە لەسەر سیستمی ئیکۆلۆژی دوانیان هەبووە قسەیان هەبووە و لەباری پراکتیزەشە پراکتیزەی ئەوەیان کردووە بە هاوتا لەگەڵ مەسلەی تیۆریەکەیە بە چاوی خۆمانە بینین لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کە چۆن مامەڵەکرێت جا ئەم مامەڵەکردە کە بوو بە نەریتێک لە ئاستی هوشیاری پێشمەرگەکەەوە مناڵەکەتەوە خانەوادەکەتەوە چاندت ئەم مەسلەی ئێمە توانین بڵین بە خۆشحاڵیەوانێ بۆ کوردستان ئەتوانین ببین بە شوێنێک مۆلگایەک کە توریسمی تیابێت یعنی ئەمەگە جێگای جوانمانە باشە کاک ئاسۆ لە شرایەتێکی وەکو ئێستادا لە هەلەمەرجی ئەمڕۆدا کوردستان بە بارێکی خراپدا دەچێت بە باشووری کوردستان لەلایەک شەڕی داعش لەلایەک پەیوەندی لەگەڵ بەغدا و ڕینی موچە و بەگشتی ئەو باسێکە هەیە لە هەلومەرجێکی ئاوادا یانە ڕاکێشان و چوون بەرەو لای پارتی ژینگە یا ئەوەی کە بڵێن پرسی ژینگە چۆن دەتوانێت خەڵک ڕابکێشێت سەرڕای ئەو گرفتانە تامان تۆ ئاماژەت بەوەدات کە مەسلەی ترسناچی بەڕاستی داعش کە وێرانکەرە کە شەڕ بۆ خۆی ئافاتێکی زۆر گەورەی هەیە بۆ وێرانکردنی ژینگە ئەمە خۆی لە خۆیدا کە ئەگەر تۆ هێزێکی کۆمەڵایەتی نەبێ بەرگری ئەوە بکاتەوە هەم لەباری فکریەوە هەم لەباری سیستمەکەوانێ مەسە خەڵکی فەقیر نەهێڵە لە وڵاتەیە مەسە تۆ کابراایکی هەژار و فەقیرە کاری نییە بێکارە ئەگەر تۆ ئەمە دەماخی بشۆیتەوانێ و پارەیەکی بدەیتێ و بینێری بۆ کلیلی بەهشتی بدەیتێ ئەمە بۆ خۆی ئافاتێک دروستەکە لەویا ئێمە وەکو پارتی ژینگە ئەڵێن کاکە بە خوێنی گەنجەکانی خۆشمان ئێمە بەهۆی هوشیاری بەرزکردنەوەی ئەو خەڵکە و بەهۆی گۆڕانکاری لە سیستمەکەدا کە بنەمای فکری داعش نەهێڵێ خۆ کێشەکە لەوەیان نییە کە ئەمە هێزێکی چەکداریە نامێنێ ئەم هێزە چەکداریە بەڵام فکرەکەی چۆن تۆی بەراورد دەکەین لەسەر تیوەری مەسلەی داعش دروست بوونی چییە ئێمە پێشمەرگەیەکە بەڵێ هاتە سەر دەرگاکەت و لێی دای خۆمان لەگەڵ شەڕانی نێمە پارتیگە هاتە سەر دەرگاکەم بەڵێ من دیفاعەکەم داعش وێنێ دەڵام کوردستان لەگەڵ کۆمەڵەیە کێشەی گەورە ڕوبەڕوویە یەکێک لەوان شەڕی داعشە بەڵام لە هەلومەرجێکی وادا کە فکر و زەهنی خەڵک بۆ نمونە لەسەر موچەیە لەسەر شەڕە ئایا بیری ژینگە پارێزی یا حیزبی ژینگە پارێزی چەندە سنجڕاکێشە بۆ کاکەس قەیرانەکە ئەوە دروستیەکە ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەی دروست کردووە کە کاکە خەڵکی نەباسی ژینگە مەکەن کاکە مەعاژ نییە کاکە مەترسی ئەوەمان لەسرە فەرمەوەتە داعش هاتووە ئەوەتانێ کچەکانی یەزیدەکانمان ئەبات لە بازارێکی ئازادایی فرۆشێت کە ئەمە لە قەرنی 2000 یعنی لەم مۆدێرنەیە ئاشتیوا دەگمەنە ئەمە فکر و هۆشی خەڵکەکە دوورە کاتەوە زۆر ڕێگایەکە کاتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە بەرەنگاری چەند قەیرانێکە بینەوە لەگەڵ پارتی ژینگە یەکیان لەوانە تۆ لەگەڵ دەوڵەتێکی نەوتیایی ئێمەمانەوێ هەموو وزە و شتەکانی تر بگۆڕین نێکەیمەنە یەکێکی تر لەگەڵ تۆ لەگەڵ ئەم دواکەوتوانەیە کە هاتوون بەرەنگاری پێشکەوتویی تۆ ئەەکەن ئەی پارتی ژینگە پارتێکی مۆدێرنە پارتێکی هاوچەرخە ئەم هاوچەرخەی پارتی ژینگە ئەوێت پانتاییەکانی ئاشتی خوازی پانتاییەکانی سەوزایی پاراستنی ژینگە پاراستنی وڵات هەمووی ببەستێتەوە بەیەکەوە و ئەندامەکانی خێزانەکە لەگەڵ ئەندامەکانی کۆمەلگایە بە هاوتا لەگەڵ یەکتریا بەیەکەوە بڕۆن و بەرەو مەرامی ئەوەی کە وڵاتێکی سەوز و وڵاتێکی پێشکەوتومە کاکاسۆم دەرفەتی یەک پرسیارمان ماوە زۆر بە کورتی جەنابەت بەرپرسیاری یەکەمی پارتی سەوزی کوردستانی یا پارتی ژینگەی کوردستانی کە هیوادارین سیستمی سەرۆکایە هاوسەرۆکایەتی لە پارتەکەتانە جێبگرێت و
هاوسەرۆکێکی ژنیشە بێت و هاوسەرۆکێکی پیاو بەڵام ئێستا بەهەرحاڵ جەنابەت بەرپرسیاری یەکەمی پێمان باشە کە ئەوە بڵێ لە چەند زۆر خاڵی کورتە کە خەڵکی باشووری کوردستان بۆچی بێن بۆ لایەوە بۆ دەنگ بەیەوە بدەن ئەگەر سبێنێ هەڵبژاردنە یا وەکو پارتێک ئێوە خۆتان ڕادەگەیەنن خەڵکی کوێ بێت خەڵکی باشووری کوردستان باشوور بۆچی دەنگدن بەیەوە بەڵێ زۆر جوانە ئێمە تاوان من بەحسی ئەوەمان کرد و کە تۆتی خەڵکی باشوور بەس ئێمە بەڕاستی بێسنوورین ینی کە ئەڵێن باشوور و بەڵام لە مەیدانی باشووری کوردستانە بەڵێم چالاکی سیاسیمان هەیە بەڵام ئێمە ئەو مەرزبەندیمان نەبەستوتەوە بە چوارچەوەیەکی قلێمی هەرێمیەوە هەروەکو لە ئاماژەمان بە بیرۆچکەی بەڵام لە هەڵبژاردننی پارلەمانیدا بەشداریەکەن وەکو ئێمە بڵێ ئێمە توانین بە هاوڵاتیان بڵێین پارتی ژینگە تێدەکۆشێ بۆ ئەوەی کە وڵاتەکەت و خەڵکەکەت بکات بە خەڵکێکی تەندروست ئاوێکی پاک زەویەکی پاک و سەوزاییەکی پاکم بدەرێتە من تەندروستێکی باشیش دەم بە خەڵکەکە تەمەندرێژیەکیش بۆ خەڵکەکە ئەمێنێتەوانێ ئێمە پارتی ژینگە ئەوەی کە لە دەستیا بێت بیتوانێت لە سیستمێکی وەکو ئێستادا کار بکات ڕێگا ئەگرێ بەوەی کە ئێمە لە هەتا شۆستەکانمان کە هەمووی بەرز و نزمە بەلایانی کەمەوانێ ڕێگایەک بکرێتەوانێ بۆ پاسکیل بۆ دووچەرخە کە بتوانێت بەلایانی کەمەوە ئەوانە ئێمە جێبەجێ بکەین و بەرنامەی زۆر شتی ترمان ئەبێت ئەگەر بەرنامەکە دەرفەت نادا بەڵام زۆر شتی مژدە گەورەی ترمان پێ ئەبێت لە کاتێکا کە ئێمە پراکتیزەی ئەم تیۆریانەکەین بەو بەرنمەیەشەوە ئێمە چینە ناو سیاستەوە و ئەمانەوە ئەو سیستمە بەم شێوەیە زۆر سپاس بۆ بەشداری تۆ بەڕێز ئاسۆزەند بەرپرسیاری یەکەمی پارتی سەوزی کوردستان یا پارتی ژینگەی کوردستان کە هیوادارین لە داهاتوویەکی زۆر کورتیشە لەسەر ناوەکەش ساق بنەوە زۆر سپاس بۆ بەشداریت بەڵە بینەرانی هێژە لێرەدا گەیشتینە کۆتایی بەنامەی گەلی ئازادی ئەم جارەکە تایبەت بە ئەکۆلۆژی و کێشە و گرفتەکانی ژینگە لە باشووری کوردستان تەرخان کرابوو و هەروەها پرۆسەسی دامەرزاندنی پارتی سەوز لە کوردستان پارتی ژینگە لە کوردستان لە ئازادی و بۆ ئازادی بمێنن ماڵتانەوە.